حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بذاكرەمانە بچینەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بزانین لە چ شەوێکە لە چ کاتێکی مبارەکە لە خزمەتی چێیە نوێژ فەرز کرا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەوت طەبەقەی ئاسمان ئەبڕێت بۆ ئەوەی کە نوێژی لەسەر فەرز بکرێ. زان بۆ لەبەرەوەی کە ئێمە هەموو جارێ لە نوێژەکانمانە یادی ئەم واقعەمان بکەوێتەوە، بیرمان کەوێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەجەستە و بەڕۆح بەرز بۆ لای خوای گەورە. ئێمەش ئەبێ هەموو جارێ نوێژەکانمان میعراجی ڕۆحەکانمان بێ کە بەرزە بێتەوە. ئەگەر نوێژ نەبوو بە میعراجی ڕۆح و ڕۆح بەرز نەبووە، نوێژمان نەکردووە، یاخود لە نوێژ حاڵی نەبووین. ئەم میعراجەش ئەبێ ڕووبا پێش ئەوەی کە قیامەت بەسەر عەبدەکەیە بێت، قیامەتی بچووک و عەبدەکە بمرێ، چونکە هەمان پرۆسەیە دووبارە بێتەوە. ئینسان کە مرد ڕۆحەکەی بەرزە بێتەوە بۆ ئاسمان. عەینەن مەوضوعی نوێژەکە، عەینەن مەوضوعی بەرزبوونەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام بە شێوازی مختلف. ئەمانە هەمی میعراجن ڕوەدەن لە ژیانی ئینسانی موسڵمانە. بۆیە ئەمە پێوتێ مەوتێکی ئیرادی، مردنێک کە خۆت بۆ خۆت هەڵەبژاردووە، مردنێک کە جوڵەی تیا ناکەیت، مردنێک کە هەموو حرەکەیەک و هەموو سەکەنەیەک و هەموو قسەیەکت لێ حرامە، مردنێک یاخود جوڵەیەک سوبحان الله بینی ئینسان کە خۆی حازرەکە بۆ سەفەرێک، پێشەوەی کە بچێ بۆ مەتار خۆیشوە جلێکی جوان لەبەرەکە، جەواز و پارە و ڤیزە و هەموو جانتا و شتێکی خۆی هەڵەگرێ، حازرە بێ بۆ ئەوەی کە لاشە و ڕۆحی بەرز بێتەوە، بچێتە مەتار، ئامادە باشی دەرەبڕێ، لەوەی خەنە شوێنێکی مەعزوولەوە، کەسی تر نابینێ، پاژەوەی کە تەفتیشەکرێ، ئەنجاڵێن حازر بە بۆ ئەوەی کە تەیارەکەی ساکەیان لەگەڵ خۆیان بتبە. ئەگە ئینسان هەست بە ڕۆحیەتی میعراجی کرد لەگەڵ نوێژەکانیا، هەستی کردکەوە هەنگاو ئەچێ بۆ مزگەوت، ئەمە مەتارێکی سەر ئەرزەودانراوە، ئیساکەنە ئەم ڕۆحە بەرزە بێتەوە بۆ لای خوای گەورە. ئەم ڕۆحە ئەچێ لەگەڵ خوای گەوری خۆیان قسە ئەکا. بۆیە ئەبێ تەکید بێ لە جلوبەرگی، تەکید بێ لە مەنزەری، تەکید بێ لە شتەکانی کە پێیەتی، تەکید بێ دەستنوێژی هەیە، تەکید بێ لاشەی پاکە، تەکید بێ نیەتەکەی حزوری هەیە، بۆ ئەوەی کە ئامادەی ئەم میعراجە بێ وەکو چۆن ئامادەی مردن نەبێ. کاچیتە ناو تەیارەوە، یەکەم شت کە کاپتنەکە پێتاڵەیە ئەڵێ تکامان وایە لە مسافیرە بەڕێزەکان مۆبایڵەکانتان بخەنە سەر وەزعیەتی تەیەران، واتە مۆدەکەی ئەبێ فڵای بێ، نابێ شەبەکە هەبێ، هەروەکو چۆن مامۆساکان داوامان لێەکەن ڕێ زەحمت نەبێ مۆبایڵەکانتان خامۆشکەن، یاخود سامیتیکەن، یاخود بیشۆنەوە، یاخود بیخەنە سەر وەزعیەتی تەیەران، لەبەرەوەی کە هیچ ڕەبتێکی ترت نەمێنێ. ئەبێ حازر بیت، گڵۆپەکان هەڵکەیت، نور و درەوشاوەیی دیدە بگاتە دڵەکە و بگاتە لاشەکەت بۆ ئەوەی کە بتوانیت بەرخپی خۆ ببینیت و ئیساکەنە سەفەرکەیت، بتوانیت بڕۆیت، بتوانی بەرز بیتەوە بەرەو ئاسمان. بەڵام ئەبێ بە هەموو قانون و یاساکانی فڕۆکەوانیەوە پابند بی، ئەبێ ئاگال لە خۆ بێ، ئەبێ لەو شوێنەی کە پێتاڵە ئیتر گەڕانەوەی تیانە نابێ بگەڕیتەوە دواوە، چکە تۆ ڤیزەت لێدا و ئیساکەنە سەفەرەکەیت،
وردە وردەگەیشتوتە نقطەیەکی حدودی تەفتیش کراویت و هاتوویتێتە پێشەوە و سەلاحیەتی ئەوەت هەیە بچی بە خزمەتی خوای گەورە بکەیت بە لاشەیەکی پاکەوە کەوتت الله ئەکبەر تەواو ئیتر ئەو کاتەیە کە تیارەکەی تر مەجالیەوەی نییە بڵێ بەخوا زەحمەت لەبێ دابەزین هەیە تەواو ئەمە تەحریمەکەیەتی ئیتر هەموو شتێ لەسەر تۆ حرامە بێ بەڵێ خۆشەویستەکەم هەموو شتێکت حازر کردووە و هەموو شتێکیش دوای خۆ بەجێهێشتووە ئێستا هاتوویتە ناو ڕحلەیەکەوە ئێستا بەرەو ئاسمانە ڕۆیت بۆ ئەوەی کە ئینسان بەرەو ئاسمان بکشێ و بەرز بێتەوە سونەتەکە لە شوێنێکا بەرزە بیتەوە بڵێ چی ئەگە سیارەکەت نەڕۆی ویستە بەگردێکا سەرکەوی ئەگەر خۆ ویستە سەرکەویت و نەڕۆیشتی ئەگەر مەسعەدێ بوو سەری نەخستی الله ئەکبەر الله ئەکبەر سونەتێکە ئینسان بەرەو بەرزیەک و بەرەو بەرزاییەک ئەڕوا بەرەو گردێک ئەڕوا الله ئەکبەرکە بۆیە هەموو نوێژەکە ڕڵی الله ئەکبەر چکە بۆ هەر الله ئەکبەر شەحنێکە بەرز دەکاتەوە هەر ئەو با بەرەو سەرەوە بۆ چکە خوای گەورەیە توانی عەبدەکەش بەرەو خۆی و بەرەو بەرزیەکە بەرێ بۆیە بەزین بە کەسێکایەتەوە کە لە مەقعدەکەیە دانیشتووە وعدە لە ئاسمانە گەشتێکی پێ بکەن و شت ببینێ وعدە لە سەر و هەورەکانەوە سەیری زەوی بکە بۆی کە بچووکی زەوی ببینێ بزانێ خەڵک سەرخاڵی چین لەم زەویە بچکۆلەیە بگاتە سەر و هەورەکان بۆ ئەوەی کە گەرما و سەرما تەئسیری تێنەکا بەڵام خەویلەیەکەوێ بەسەر کورسی تیارەکە خەویلەیەکەوێ کاکە سەتیارەکە نیشتەوە و سەفەرەکە تەواو بوو خوا حەفیزە بێ خۆ من چم نەبینی خۆی چشم نەکرد یەخەوتە بووم ئێ باوکۆژان چێوتی بخەوە خۆ خەوتیت وەنیە تۆ ئەبایە ڕۆحت لە ئاسمانە بواە تۆ ئەبایە زۆر شتفی بواە فێربیتە لەم سەفەرەیە تۆ ئەبواە ئەم گەشتی ڕۆحت لە کیز نەدا هەروە بە ئاسانی بەڵام بەداخەوە فرسەتەکەت ڕۆی بۆ فرسەتێکی تر ئامادە بەرەوە بۆ ئەوەی کە جارێکی تر سەفەرکەیتەوە ڕۆحت گەشت کات و بچێ بۆ ئاسمان بۆی کە تۆ لەم ئاسمانەدا ببڕی کەسی تر نەناسی جوان دیقەت بن عایشا فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يداعبنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یاری لەگەڵە کردین قسەی لەگەڵە کردین لە خزمەتمانە بوو لە خزمەتی ماڵەوەیە بوو فإذا حضرت الصلاة وكأنه لا يعرفنا كأيو الله أكبر أو كسنا ناسه سبحان الله يعني بيغمري خاصة بمسافرك يكسي لو سفريان أناسي قسما لك الله كر صعبت هل أو بيغمري أم لحظة لو بيجنية بيك لحظة وكأنه يعني بين بچای خۆ پێغەمبەری خوا لەگەڵ خێزانی خوا یاریەکە و دەستبازیەکە و سەبەتەکە و يعني بمعنای کەلیمە پیاوێکی نمونەیە بۆ خێزانەکەی کەوتی الله ئەکبەر وكأنه لا يعرفنا سەی تەسویرەکەی دایکمان عایشە بکە چەند جوانە فەرمێ ئەو نەی ئەناسین سبحان الله يعني ڕۆحەکە سەفەرێ کرد لەوێنە ئەمە لاشەیەک بەجێ ئەمە بۆیە خۆشەویستەکەم تۆ لە کاتی نوێژە کە دائەنیشیت و هەموو شتێکان تەواوەکەیت و سەلامەکەیت و تەحیاتەکەیت و سەلام لە مەلایکاکەیت و کۆتایی پێدێ دوای ئەڵێ چی؟ ئەڵێ ئەسسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه باشم برام سەلام عەلەیکوم سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه سەلام عەلەیکوم باشم برام تو ئێستا لێرە نەبوویت ئەم سەلامە یعنی چی؟ نا من لە سەفەر بووم من ئێستا هاتمەوە گەڕامەوە هاتمەوە خزمەتتان سەلام عەلەیکوم سەلام عەلەیکوم باشم برام ئەمە گەشتی ڕۆحە هەر کاتێ هەستێ بەخۆشی ئەم گەشتە کرد مانای ئەوەیە فعلەن تۆ لە ئاسمان بوویت و تۆ هاتوویت و تەبەقەکانە بڕی و چوویتەتە خزمەتی خوای گەورە و وتوتە ئەتەحیات لله هەرچی سڵاو و هەرچی سەلامە لەخوا ئەگەر ئەمەد نەکرد سەلام مەیەرەوە چکە تۆ هەر خۆ لێرە بوویت هەر مەشغوڵ بووی لەگەڵ دەورە بەرەکەتە پێویست بۆ ناکە کە سەلام بکەیت و سەلامەکەشە بۆ بسێنەوە بۆی ئەوانی دەورە بەریشە هەر بە هەمان شێوە سەلامەکەن و سەلامەکەی تۆ و سەلامەکەی خۆشیان حەسەنەوە بەڵێ خۆشەویستەکانم کەواتە نوێژ
گەشتی ڕۆح خوا باگامان لێ بێ بزانین چۆن تەنها بۆ ئاسمانی یەکەم نا چۆن بەرزە بینەوە بە ئاسمانەکانەوە چین حضوری خوای گەورە و سەلامەکە و تەحیاتەکە ئەکەین و ئەگەڕێینەوە سەر زەوی ئەو گەشتە خۆشە خەڵک بە پارە دەسی ناکرێت بالێکی سینی سەلام عەلەیکوم ورحمەتوڵڵاه حي